بەرنامەی تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین. بەناوی خوای بەخشندە و میهرەبان، بینەرانی خۆشەویست، سڵاوتان لەبێت. جارێکی دیکە لە بەرنمەیەکی دیکەی تەندروستی لە خزمەتتانە. بەرنامەی ئەم شەومان تەرخان کردو بۆ بابەتێکی گرنگ کە قسە و باسێکی زۆری لەسەر ئەویش بریتە لە مەسەلەی ڕۆن و زەیتەکان کە ئەمە پەیوەندێکی ڕاستە و خۆیان بە تەندروستی هەمومانەوە هەیە و بە دڵنیاییەوە لە میدیا جیاوازەکانەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە قسە و باسێکی زۆری لەبارەوە ئەکرێت کە ئایا کامڕۆنە باشە. ئێمە لەم بەرنمەیە لەگەڵ میوانەکەمان وەڵامی ئەو پرسیارە ئەدەینەوە چ کاتێک و کامڕۆنە و بە چه شێوازێک باشترینە بۆ ئەوەی لە چێشخانەکانمانە بەکاری بێنین کە بە چەندین شێواز لەگەڵ خواردن ئێمە ڕۆنەکان سوودیان لێوەرەگرین. میوانی بەرنامەی ئەم شەوم بەڕێز دکتۆر محەممەد جەباریە، پزیشکی پسپۆڕی کلینیکی خۆراکی و مامۆستای کۆلێژی پزیشکی، توێژەرێکی زانستی بەتوانایە. ئەوەندەی من ئاگادار بم کاک دکتۆر ئەم ساڵ لەسەر ئاستی سایتەیشنەکان لە زانکۆی سلێمانی لە ڕووی توێژینەوەی زانستیەوە ژمارە 2 بووە. کاک دکتۆر بەخێر بیت. زۆر سپاس دەکەم. سپاس بۆ ئامادەبوونیان. سەلامت بیاخوا. بەخێر بی کاک دکتۆر. وەک لە پێشەکی بەرنامەکە ئاماژەم پێ یاخۆتەزانی قسە و باسێکی زۆر لەبارەی جۆری زەیتەکانەوە ئەکرێت کە جەنابەت شارەزاتری و پسپۆڕی بوارەکەی کە ئەوە کاری جەنابتە، هەمووەکو پسپۆڕی خۆراک، هەمووەکو پسپۆڕی کە دەوترێت کلینیکی خۆراکی واتە لە ڕووە پزیشکیەکەیەوە پسپۆڕی جەنابتە کە قسەی لەسەر بکەیت ڕەبتیان بە تەندروستی و بە باش و خراپی بۆ لەشی ئینسان چییە. سەرەتا پێشووی بڕێن ناو باسکردنی جۆری زەیتەکان ئەگەر پێمان بڵێ ڕۆڵی چەوری لە لەشدا چییە؟ دەستە خۆش بێ. زۆر سپاس دەکەم. سڵاوی خوای گەورەتان لێ بێ. بەڕێزان سڵاوی خوای گەورە لە تۆی بەڕێز و لە بینەرانی کەناڵی پەیام بێت بەناوی خوای گەورە و میهرەبان. تەڵەن چەوریەکان واتە چەوری ڕۆڵێکی زۆری هەیە لە لەشا و خواردنانی کە چەورە ئینسان کە ئەیخوا ڕۆڵێکی باشی هەیە لە لەشا. لەو ڕۆڵانە یەکێکیان تەڵەن چەوری سەرچاوەی وزەیە. بەڵێ سەرچاوەیەکی سەرەکی وزەیە، سەرچاوەیەکی باشی وزەیە. یەک کاربۆهیدرێت و پرۆتین. بەڵزەبەت وەکو چۆن کاربۆهیدرێت و پرۆتین سەرچاوەیەکی وزەن، بەڵام جیاوازیەکەی ئەوەیە 1 غرامێکی چەوری 9 کیلۆکەلەری ئەیە لە لەشایە وەکو وزە، بەڵام کاربۆهیدرات 4 کیلۆکەلەریە، پرۆتینی 4 کیلۆکەلەریە. ئەمە یەکێک لە سوودەکانی. سوودێکی تر لە سوودەکانی با بڵێن چەوری ئەوەیە کە زۆربەی زۆری ئەو هۆرمۆنانە ئەو ئینزیمانە کە لە لەشایشە کە لە لەشایشەکەن زۆربەی پێکهاتەکانی ئەم هۆرمۆنەوە میزیمانە ئیلا چەوری لەگەڵایە داخل ئەبێ، واتە پریکێرسەرە، یارمەتی دەرە بۆ ئەو هۆرمۆنانە. خاڵێکی تر لە خاڵەکان کە زۆر گرنگە ئەویش ئەوەیە ئەم چەوری کۆمەڵێ ڤیتامین هەڵ ئەگرێ لەگە خۆیاتە کۆمەڵی ڤیتامین هەیە لە ناو چەوریە ئەتوێتەوە ئەبێ لە ناو چەوریە ئێمە سوودێکی باشی لە لەشابین. لەو ڤیتامینانە ڤیتامین ئەیە، ڤیتامین دیە، ڤیتامین کەیە و لەگەڵ ڤیتامین ئیە. بۆیە ئەگەر ئینسان کە بۆچی کێشەی نابێت لەم جگە لە ڤیتامین دی کە سەرچاوی سەرەکی کە لە ڕۆژەوەیە لەو ڤیتامینانەی ترە و سێ ڤیتامینای تر عادەتەن مشکلەمان و نەقسمان نابێ، بۆ لەبەرەوەی عادەتەن ئینسان ڕۆن زۆر بەکارهێنێ بۆ خواردن، کێشەی دائیمە نەقسی ئەو سێ ڤیتامینەیە زۆر کەمە لە لەشایە. یەکێک لەوانە سوودەکانی تر لە چەوری ئەوەیە کە خانەکان لە چەوری پێک دێن، بەشێک لە خانەکان لە چەوری پێک دێن بۆ لە دروستبوونی خانەکانە زۆر ڕۆڵێکی باشی هەیە و سوودی هەیە چەوریەکان بۆ با بڵێن وەکو سەرینیە بۆ کۆندامەکان، یارمەتی دەرە بۆ ئەوانە بەڕاستی. ئەمە کۆمەڵێک سوودی هەیە، ئەمە کۆمەڵێ سوودی چەوریەکانە لە لەشایە بەڕاستی. لەوانەیە زۆرینەی هاوڵاتیان کە باز لە چەوری ئەکرێ وا تێگەشت بوون کە هەر چەوری قەتعیەن خراپە و ئەگەر بکرێ تەنانەت 1 غرام چەوریش نەخۆی باشە،
ئەمە تا چەند دروستە؟ نەخێر چەوری زۆر گرنگە لە ڕۆژێکە ئەبێ 30 لە سەتی خواردنەکە و دەبێت لە چەوریە بێ واتە ئەو خواردنەی کە ئەو وزەی کە تۆ 30 لە سەتی وزەی بەدەستهێنانی وزە ئەبێ لە چەوریە بێ ئەگەر بێت و 55 بۆ تقریبا 50 بۆ 55 لە سەتا بێت سەرچاوی وزت لە کاربۆهیدرات بێ واتا لە شەکرەکان بێ و شەکرە ئاڵۆزەکان و شەکرەکان با بڵێ و تقریبا 20 لە سەتا 15 بۆ 20 لە سەتا لە پرۆتینە بەڵام 30 لە سەتا بێ لە چەوری بێ چونکە چەوری ئەو هەموو ڕۆڵەی هەیە لە لەشە بەڕاستی. زۆر باشە کاک دکتۆر، چەوری کە جەنابەت ئەڵەی چەوری یعنی لە سەداسی کالۆریەکانمانە بێ لە چەوریەوە بێ چەوری بنمونە لە چی واتە هەر چەورێک یا تەنها خۆمە بەستت ڕۆنی خاڵز نییەوەی زەیتەکان یعنی لە سەد یاخود چەوری لە هەر مادەیەکی دیکەدا هەبێ گرنگەوەیە ئەو بڕەمان پێدا قسێکی پرسیارێکی جوانە چەوری لە هەر مادەیەکی خۆراکی ترە هەبێ مەسەلەن بۆ نمونە چەوری لە گۆشتە هەیە بۆ نمونە چەوری لە چەرەساتە هەیە هەندێک بۆ نمونە میوە هەیە میوەیەکی مەسەلەن ئەڤۆکادۆ چەورە ئەوی چەوریەکی تایە بەڕاستی لە با بڵین لە چەوریەکانی تریش هەروەکو زەیتش بێ یان هەروەکو چەوری تریش بێ و کە بۆ چێشت بەکارێن ئێمانش هەمووی سەرچاوەیەکی چ ماس چەورە باشە کەرە پەنیر قەیماغ ئەمانە هەمویان چەورن بەڕاستی و هەمویان سەرچاوەیەکی باشی چەورین لە هەرچەندە نەگەشوونێتە کاتی خوێندنەوەی کۆمنتەکان بەڵام یەکێک لە کۆمنتەکان بەڕێز ئاراس عارف نووسیوێتی ئایا نۆک چەوری تێدایە؟ نۆک چەوری تێدایە بەڵام لەوەیە کەم بێ لەبەرەوەی سەرچاوێکی باشە تقریبا بە حدودی زۆربەی زۆری نۆک لە پرۆتین و کاربۆیدرات پێک دێ بەڵام چەوری زۆر کەمتیایە و لەوەی پرسیاری کردی بێ ئایا بۆکی تۆ بێ یان بۆکی تۆ نابێ. زۆر باشە کاک دکتۆر، بەگشتی ئەگەر پێکهاتی چەوریەکان باس بکەی بۆی ڕوون بێ لە هاوڵاتیان چەوریەکان پێکهاتەکەیان چییە لە چی پێک دێن؟ بەڵێ خۆی عادەتەن ئێمە پێدرین ترشە چەوریەکان ترشە چەوریەکان دەبن بە دوو بەشەوە کاک دکتۆر ترشە چەوریەکان دەبن بە دوو بەشەوە بەشێکیان پێوترێت ترشە چەورە تێرەکان باشە و چەورە ناتێرەکان ئەم بە شێوازێکی عام بۆ ئەوەی هاونیشتیمانی تێبگات توانم بڕۆمە تۆزێک تەفاسیلەوە ترسم تێنە ینی تۆزێک قورس بێ بابەتەکان بەڵام ئەوەی گرنگە دوو جۆری چەوریمان دوو جۆری ترشە چەوریمانێ با بڵین فاتی ئەسیدی پێوترێ ساتچوریتد لەگەڵ ئەنساتچوریت واتە تێرەکان لەگەڵ ناتێرەکان عادەتەن تێرەکان کە ئەڵین تێر تونە واتە ڕۆنە پێڵین ڕۆن تونە پێڵین ئەمە پێوترێت ساتچوریتد فاتی ئەسید باشە لە دەرەجەی لە پلەی گرمی ڕۆژوورەکەیە تونە بەڵام زەیت لە پلەی گەرمی و ژوورە شلە باشە بۆ لەبەرەوەی دەوڵەمەندە بە ناتێرەکان کەواتە ئەوەی کە بۆ ئەوەی هاوڵاتیان تێبگەن ئەوەی کە پێی دەوتری ڕۆنی تەنەکە یا ڕۆنی خەست لە چێشخانەکانە ئەمە تێرەکانە ئەمە تێرەکان فاتی بەڵێ زەیتەکەیش زیاتر ئەنساتچوریتد فاتی زەیتەکەش عادەتەن ئەنساتچوریت یەک جیاوازیەک هەیە بۆی منەڕال بەسەرمانە هەندێک ڕۆن هەیە خودی خۆی با بڵین ڕۆکیە خۆی عادەتەن بە شێوازێکی تر هەندە ڕۆکیە بەڵام بە پرۆسەیەکی ترایکەن بە ڕۆن بە پرۆسەیەکی تر بە پرۆسەی گەرمکردنیکەن بە ڕۆن بۆیە خودی خۆی با بڵین زەیتە بەڵام بە پرۆسەی گەرمکردنیکەن بە ڕۆنەوە کاتە سیرەکەی ڕۆنە و تۆنیشە. زۆر باشە کاک دکتۆر، سەبارەت بە باش و خراپی ڕۆن زۆر قسە ئەکرێ بە دڵنیاییەوە و بە بەردەوامی ئێمە گوێمان لەو پرسیارە ئەبێ ئەڵێ جاران ئەوترا ڕۆنی زەید باشترە ئێمە ڕۆنی خەستمان بەکار نەیەخۆ ڕۆنی تەنەکەمان بەکار نەهێنا شیفتمان کرد بۆ بەکارهێنانی زەید ئێستا ئەڵێن نەخێر زەیتەکان خراپن ئەمە یەک پرسیار نیە و بەدڵنییا لەوانەیە بەس جوابدانەوەی بۆ جەنابەت بەرنامەیەکی بوێ بەڵام چۆن قەرارە دێن کە کام ڕۆنە باشە کام ڕۆنە خراپە یا ئێستا هاوڵاتی کە گوێی لە ئێمە گرتووە ئەڵێ ئەیکەواتە من چی بەکاربێنم بۆ دروستکردنی خواردن چی بەکاربێنم لەناو خواردنەکانم زۆر باش وەڵام دانەوەی ئەمە چۆن ئەبێت پێویستی بە پۆلیۆنکردنە پێویستی ئەبێ پۆلیۆنیکەین بەڵێ ئەبێ ئەم پرسیارە پۆلیۆنکەین پۆلیۆنکردنەکەی بەو شێوازێ ینی ڕاستە پسپۆری کلینیکی خۆراکم بەس خۆزگە لەم بەرنامەیەوە بۆ ئایندەیەکی تر پسپۆرێکی کیمیاییمان لەگەڵایە بواە با بتێ ئەنەلەتیکەڵ کیمیای تەحلیلیمان لەگەڵا بواە بۆ ئەوەی
بە تەواوەتی ئەو گەردانەیشی کردایە و لە بابەتەکەی بەهەرحاڵ من ئیشە ڕۆڵی ئەویشە بینم لێرەیە. دوو بێمەوە وەڵامی پرسیارەکە و ئەو ڕۆنە یان ئەو زەیتە تۆ بۆ چی بە چی شێوازێک بەکارهێنی بۆ ئەگەر بە ساردی بەکاری بێنی بە ساردی بەکاری بێنی جیاوازە لەوەی بۆ بەکاری بێنی وەکو چێش یان چێشتی پێدروستکەواتە بەگەرمکردن بەگەرمکردن کەواتە وەڵامی پرسیارەکە لەسەر چەند خاڵێکە وەستێ لەسەر چەند خاڵێکە وەستێ. خاڵی یەکەم ئەگەر پۆلێنێکی خاڵی یەکەم ئایا ئەگەر بە باڵێن بە سادی بەکاری بێنی بە سادی بەکاری بێنی باشترین زەیت لەسەر گۆی زەوی زەیتی زەیتونە منافسی نییە. بە ساردی مەبەست لەوەی بۆ دروستکردنی چێژ نابەگەرمکردن بۆ دروست جارە نەڕۆشمەتە ناوەوە بۆ دروستکردنی چێژ باز لە ساردیەکە جارێ ساردی واتای خەمە سەر زەڵاتەیە بۆ نمونە یان نەیخیتە سەر زەڵات یان برنجێک مەسەلەن برنجێک بە پڵاو دروستێکا دوایی هەندێک زەیتی زەیتونیە خاتە سەر برنجەکە. کەواتە لەم لە شێوەی ساردا باشترین زەیت کاڵی باشترین بەدڵنیان مەبەست لە تەندروستترینەکە تەندروستترین کاڵێم باشتر معنای تەندروستترین زۆر باشە و وشان تەندروستترین زەیتە زەیتی زەیتون تەندروستترین زەیتە لەسەر گۆی زەویە بۆ تەندروستی. لەوەیە پرسیارێ بکرێ بڵێ زەیتی زەیتون زۆر گرانە لەوەیە پرسیارێ بکرێن بڵێن زەیتی زەیتون زۆر گرانە جا ئێمە چی سوودێکی لێ ببینین زەیتی زەیتون بەم شێوازە گەر گران بوو و ئەو سەیتی زەیتونش کە وتم کاگتۆر ئەبێ بە پێوتری ئەکسترا ڤێرجن واتە بە ساردی دەرهێنرابێ ئەم زەیتی زەیتونە بە پرۆسەی ساردیا بێ باشە ئەگە پرۆسەی ساردیا بێ باشترین زەیتە باشترین تەندروستترین زەیتە وەکو وتم ئەگەر یەکێک لەوەیە بڵێ ئەمە گرانە زەیتی زەیتون گرانە تۆ پێویست ناکات تۆ ئەم زەیتی زەیتونە بەو شێوازە زۆرە تۆ بەکاری بێنی ڕۆژی کەوچکێکی زەیتی زەیتون کەوچکێکی چێشت کەوچکە یانی لەوەیە لیترێکی زەیتی زەیتون بەشی مانگێکە بکە ئەو کاتە یعنی بەشی خێزانی مانگێکی خێزانێکەکە ئیتر توێتی وەکو ئەو نایخۆیتەوە بزەبت هەرەوە نیە ڕۆژی کەوچکێک وەکو دەرمانەی خیتە سەر خیتە سەر برنجەکە خواردنەکە خیتە سەر زەڵاتەکە باشە ئەو کاتە ئەبێ بە هەموو ئەو سوودانەی کە لە زەیتی زەیتونەکەیە هەیە کە ئیستا من نتوانم لە دوایە لەگەریسە باسی کەمیان لە دوایە باسیکەین هەمووی بەدەسێنی ئەمە یەکەم زەیتە ئەگەر بە ساردی عادەتەن زەیتەکان کە ناتێرەکان بێ بە ساردی باشترن لە تێرەکان باشترن بە پێی توێژینەوە زانستیەکان بە پێی توێژینەوە زان زەیتە ناتێرەکان باشترن لە تێرەکان ڕۆنە ناتێرەکان لە تێرەکان وەکو وتم زەیتی زەیتون ناتێرە باشە چکە دەوڵەمەنە بە ناتێرەکان و لە ناو ناتێرەکانە ئەمە دەوەیە قورس بێ پێوترێ مۆنۆ ئانساتچۆریتد فاتی ئەسید ترشێکی جۆرێکی ترچی باڕینە تاکیە یەک گەردیە لە دوای زەیتی زەیتون لە دای زەیتی بە ساردی وەکوتم بە ساردی لە دوای زەیتی زەیتون چی دێ زەیتی با بڵین زەیتەکانی تر کە ناتێرە مەسەلەن بۆ نمونە زەیتی ئەڤۆکادۆمانەیە زەیتی ئەڤۆکادۆ باش بە پێی توێژینەوە زانستیەکان زەیتی ئەڤۆکادۆ ڕقم دوو دێ تقریبەن لە هینایە ئەوەی لە شاشەکەیە بەرچاودی ئەمە زەیتی ئەڤۆکادۆیە بەڕاستی ئەمیش ڕۆڵێکی باشی هەیە و تەندروستە ئەگەر باشترینە دوای ئەوە زەیتە ناتێرەکانی تر دێ زەیتە ناتێرەکانی تر زەیتی گڵۆ بەڕۆژە دێ ئیتر هەموو زەیتە ناتێرەکانی تر گەنمە شامی دێ مەسەلەن بۆ نمونە ئەگەر بە ساردی دەرکرابێت و بە ساردی تۆ بەکاری بێنی بەڵام زەیتە تێرە با بڵین ڕۆنە تێرەکان ڕۆنەتێرەکانیش سوودی خۆی هەیە بۆ لەش وەکو وتم چکە ڕۆنەتێرەکان بەس لە ڕۆنی خستە ئەوەی کە لە ڕۆنی گەرمی ژوورە ئێمە هەمانە و بە شێوەی خستە بزەبت یعنی وەکو چی وەکو مەسەلەن بۆ نمونە زەیتی گوێزی هندی ڕۆنی گوێزی هندی ڕۆنی گوێزی هندی زۆر تێرە بە زیین بە تێرەکان بە چەورە تێرەکان بە درشە چەورە تێرەکان گوێزی هندی زۆر دەوڵەمەندە و لەگەڵی شایە ڕۆنی خۆماڵیش باشە زۆر دەوڵەمەندە بە چەورێک تێرەکان ئەمانە بە نسبەتێک
گرنگە بۆ لە شگە بۆ لەبەرەوە دەوڵەمەندە بە کۆلیسترۆلیش زۆر ڕۆڵی هەیە لە لەشایە چکە وەکو وتم ڕۆڵی هەیە بۆ هۆرمۆنەکان ڕۆڵی هەیە بۆ ئەنزیمەکان بەڵام لە مقدارێکی محەددەدا وەکو زەیتە وەکو زەیتە ناتێرەکان نییە ئەمە سەبارەت بە زەیت و ڕۆن بە ساردی بخورێت زۆر باشە کەواتە کورتەی باسەکە ئەگەر بە ساردی بخورێت و ڕۆنەکە بە ساردی وەک جەنابەت فەرموود دەرهێنرابێ بە خاڵسی بەڵێ زەیتی زەیتون باشترینە زەیتی زەیتون باشترینە دەوڵەمەندە بە ڤیتامینەکان دەوڵەمەندە بە دژە ئەکسەدە کەوتمان دژە ئەکسەدە کاک دکتۆریان دژە هەڵکردن دژە سەرەتان باشە بۆ ئەوەی تۆزێک ژێرپەنجەیە دژە ژێرپەنجە ڤیتامینی پڕە کۆمەڵە ڤیتامیناتی تایە خودی خۆی ئۆلیک ئەسید کە لە پێکاتەکەیتی زۆر ڕۆڵی هەیە بۆ لەشی ئینسان باشە بەڵام چەولێ تێرەکان وەکوتم خودی خۆشیان هەم ڕۆڵیشیان هەیە وەکو کۆلیسترۆل چکە دەوڵەمەندن بە کۆلیسترۆل و لەوانە کە زۆری تایە لۆریک ئەسیدی تایە لۆریک ئەسید چەولێکی تێرە باشە ئەمانە ئەگەر زۆر بخورێت توێژینەوە زانستیەکان و ئەو ڕێکخراوانەی کە پەیوەستن بە تەندروستی دڵەوە و نەخۆشەکانی دڵەوە باشە ئەمریکان هارت ئەسۆسییشنی پێوتری ڕێکخراوی پزیشکی مەسەلەن نەخۆشیەکانی دڵ ئەڵێن چەوری تێر ئەبێ بە مقدارێکی محەدد بخورێ لەبەرەوەی کۆلیسترۆل بەرزەکاتەوە ڕۆنی خست کەواتە ڕۆنی خست ئەبێ بڕێکی زۆر دیاریە بڕەکە چەندێکە من وتم 30% ئەو خواردنەی لەشی لە وزە دێنین لە چەوریەوەی چەوریە تێرەکان چەنێ ئەبێ 11% ئەو 30% یابێ کەواتە کاک دکتۆر ئەگەر ئێمە ڕۆژانە لە 30 وزەمان خۆراکمان لە چەوری وەربگرین ئەبێ لەو لە 30 دوو بەشی چەوری ناتێر بێت بەشێکی چەوری تێر بێت لە وەک ڕۆنی خست 11% بێت چەورێت ناتێرەکان بێ باشە چەورێت تێرەکان بێ ئەو دوای هەمووی ئەبێت لە کاکا تقریبا 79% بێت چەورێ ناتێرەکان بێ زۆر باشە کاکتۆر جەنابەت وەک پزیشکێکی پسپۆڕی کلینیکی خۆراکی کە بەشێکی زۆر لەو نەخۆشانەی کە بۆ نمونە توشبووی قەڵەوین یاخود ئەوانی کە نەخۆشیێکی دیاریکرا و درێژخایانیان هەیە نەخۆشی تەزگبوونەوەی دەمارەکانی دڵیان هەیە نەخۆشی شەکرە یا نەخۆشێک درێژخانەکانی دیکە کە ڕێنماییە کرێن کەسێکی پسپۆڕی وەک جەنابەت ڕێنمایی خۆراکیان بۆ دابنێ بەرنامەی خۆراکیان بۆ دابنێ ئەگەر نەخۆشێکی وا بێتەلا تۆ ڕێنماییەکەی کە زەیتی زەیتون ڕۆژانە بخوات بەڵێ بە دڵنیاییەوە یەکەم ڕێنمایی گۆڕینی ئەو زەیتەی کە بەکاری هێنێ بە ساردی بخورێ یا بە زەیتی زەیتون یان ئەگە زەیتی ئەڤۆکاتۆ لەو قورسە ئەگەر لەوەی هەبێت بەڵام هەیە لە بەردەستایە یان ئەگەر نەبوو زەیتی گوڵۆ بە ڕۆژە بە سارد دەرکرابێ بە ڕۆژی کەوچکێک بەکاربێنن لە خواردەکانیانە چی کەمەکەنەوە HDL چەورێ باشەکان ڕێژەی چەورێ باشەکان بەرزە بێتەوە چەوری خراپەکان لە خوێنە دابزن بە پێی توێژینەوە زانستیەکان زۆر باشە کاک زۆر جەنابەت دەفەرمی کە بە ساردی دەرهێنرابێ واتە بە پرۆسەی گەرمکردن زەیتەکە ئامادە نەکرابێ بەڵێ بەدڵنیایە ئەوەی کە ئێمە لە سوپەرمارکێتەکان ڕۆژانەی کڕین و بۆ نمونە وەگەوی لەسەر شاشەکە هەیە زەیتی گوڵە بە ڕۆژە ئەوەی کە ئیتر هەرێکی و کۆمپانیایەکە شەریکەیەکە کە ئێمە ناوی شەریکە و شتەکان نابین ئەمە بە پرۆسی گەرمکردن ئامادەکراوە یا بە ساردی دەرهێنراوە بەڵێ ئەبن بە دوو بەشەوە بڵێ بەشێکیان بە پرۆسەی ساری دەرهێنراوە بەشێکیان بە پرۆسەی گەرمی دەرهێنراوە پرۆسەی دەرهێنانی با بڵین زەیتەکان پرۆسەیەکی چۆنیە با بڵێن ئەگەر باسیەوە بکەین واتە ئێمە ئیسا دێینە سەر مەوزوعی بەکارهێنانی زەیت و ڕۆنەکان لە خواردن ئەوە نییە پرسیارەکە بۆ شێوازەیە یعنی بۆ خواردن و با بڵین لەگەڵ خواردنەکانانی بۆ پشتی پێ دروستکەیت یا بۆ سوورەوەکراوە بزەبت یا سووری پێی سوورکردێتەوە یان بەکاری بێنێت لە خواردەکانی ترە وەکوتم ئەو بابەتەکە ئەگۆڕدرێ چۆن ئەگۆڕدرێ طبعاً خودی خۆی زەیت
کە ئەم بەچی پرۆسەیەکا بێ بەچی پرۆسەیەکا بێت تا ئەو زەیتە بن بە دوو بەشە پرۆسێکی ساردیە ئەوەی گڵۆ بە ڕۆژەکەیە کە بە ساردی بە یەکجا بە ساردی هێنن یان زەیتی زەیتونەکە بە یەکجا بە ساردی پرۆسەی گەرمکردنەکە کاک دکتۆر گەرمی ئەەکەن هەتا 200 پلە یەکەم جا گەرمەکرێ ئەم ڕۆنەیە ئەم زەورە ئەم گوڵە بە ڕۆژەیە گەرمەکرێ کە گەرمەکرێ لەگەڵیایە کۆمەڵێ مەوادی کیمیاوی ئیزافاکرێ خۆت زانی کە بە بەردەوام ئەمە گەرم کرا گەردەکانی زەیتەکە ئەگۆڕدرێ زەیتی گوڵە بە ڕۆژە لە گەرمکردنێکی بەو شێوازە بە فترێکی درێژ گەردەکانی ئەگۆڕدرێ ئەمە یەکەم خاڵی یەکەم گەردەکانی ئەگۆڕێ دووەم کێشە لەگەڵ هەچی پێکاتەکانی ئەوەی لە ناو زەیتەکانە هەچکە لە ناو زەیت دوو جۆرمە دوو پێکاتەمە پێکاتەیەکی زەیتەکەیە و پێکاتەیەکی نازەیتەکان نازەیتەکان ڤیتامینەکانە دژە ئەکسەدەکانە ئەمە لەگەڵ گەرمیە هەمووی ڕۆ لەگەڵ گەرمیە لەگەڵ پرۆسەی گەرمکردنەکە زۆری مادە بەسوودەکانن بزەبەت ئەوان لەم پرۆسەیە یەکەم جار گەرمی ئەەکەن دوای ئەوەز بە زەخت و گەرمکردنێکی زۆر پرۆپیانی زۆر زەختی لێکن و هەم گەرمیشیەکەن ئەم جارە ئەو ڕۆکە پێوتی هەتا مردن بۆ ئەوەی هەرچی قەترێکی زەیتی تایە دەریهێنن باشە لەگەڵی شایە کۆمەڵێ مەوادی کیمیایی ئیزافاکەن کۆمەڵێ مەوادی پارێزەری بۆ ئیزافاکەن بۆی بمێنێتەوە کۆمەڵێ مەوادی یەکێک لە مەوادانەی کە ئیزافاکەن ئێستا بە پێی هەموو ڕێکخراوە تەندروستیەکانی گیان نابێت ئەو مادەی ڕێژێکی محەدەدە کە پێوترە هێکسین چکە هێکسین مادەیەکی مسەرتنە یعنی هەندێ زەیت ئەو مادەی تایە ئەمە بەم شێوازەیە کاک دکتۆر دروستیەکەن ئەم زەیت ئەم ڕۆنەیە با بڵێن ئەم زەیتە کە دێتە ناو بەردەسی ئێمە بەکە بەکاری هەنین ئەو کاتە تۆ ئەمجا لەوەی بپرسی باشە لەوەی پرسیارەکە بەم شێوازە بێ ئەی ئەو زەیتە بەکاربێنم بۆ ئەوەی کە لە بەردەستمانە باشترە منەڵێم باشترە یان مەسەلەن ڕۆنێکی مەسەلەن بۆ نمونە ئەڤۆکادۆ بەکاربێنم بۆ چێش لێنان کامیان باشترە ئەمەش ئەبە بەم شێوازاتوانە وەڵامی بەمەوە باشتر وایە بە پێی توێژینەوەکان هین باشترە زەیتی ئەڤۆکادۆکە باشترە واتە زەیتی خۆماڵێکە باشترە بۆ لەبەرەوەی وەکو وتم ڕۆنی خۆماڵی و ڕۆنی گوێزی هندیەکە دەوڵەمەندە بەچی دەوڵەمەندە بە چەوری تێر چەوری تێرە چەورە تێرەکان لە گەرمکردنە ناگۆڕدرێن لە پرۆسەی گەرمکردنە گۆڕانکاری بەسەر پێکاتەکانیان نایەن چونکە لە سەر و پلەی 180 کە 180 پرەی سوورکردنەوەی پلەی سوورکردنەوەی ئەتیادی 180 لە سەر و 180 مەسەلەن بۆ نمونە کۆمەڵێ مەواد باشە دروست ئەبێ لە کاتی گەرمکردنە پێوتی ئەلدیهاید ئەم مەوادانە پێوتی ئەلدیهاید بەپێی توێژینەوەکان کاک دکتۆر بەپێی توێژینەوەکان یەکێک ئەم توێژینەوە پرۆفیسۆرێکی ئەم بەریتانی ئەم توێژینەوە چەند ساڵە خەریکی ئەم بابەتەیە ئەڵێ چیەمە ئەم پیاوە ئەڵێ زەیتی گوڵۆ بە ڕۆژە 20 قات لە گەرمکردنە زیاتر ئەلدیهاید دروستەکە لە چەوری لە ڕۆنەکانی کەیە کەواتە لە پرۆسی گەرمکردنە یعنی زەیتی گوڵە بە ڕۆژە 20 قات ئەلدیهاید دروستەکە ئەبا تێ بگەین ئەلدیهاید باشە یا خراپە ئەلدیهاید زۆر خراپە ئەلدیهاید خراپە بۆچی بۆ مەسئولە لەسەر نەخۆشەکانی دڵ بەرپرسە لەسەر ینی کارسینۆجینە بەڵێ بە دڵنیایە ینی مسەرتنە مادەیەکی مسەرتنە شێر پەنجەهێن بەزەبن و ئەم توێژینەوەی کردووە لەسەر چەند لەسەر کۆمەڵێ زەیت بۆی دەرچووە زەیتی گوڵۆ بە ڕۆژە زۆرترین ئەلدیهایتی تیا دروست بووە دوای ئەوە چی دوای هاتووە ئەمجا دوایی زەیتی خورما دوایی زەیتی گەنمە شامی دوایی پاشان زەیتی چی دوایی زەیتی هین هاتووە زەیتی زەیتون واتە زەیتی زەیتون بۆ چێش کەمترینە کەمترینیان زەیتی هینە ڕۆنی
جۆزل هندیەکەیە ڕۆنە خۆماڵەکەی خۆمانە. بەڵام بۆی هاوڵاتیان لیان تێک نەچێت لە سەرەتاوە کاگسۆر فەرمووی بۆ بەکارهێنانی بە شێوەیەکی سارد بەبێ گەرمکردن زەیتی زەیتون زەیتی زەیتون و ئەو ناتێرەکان کە زەیتی گوڵۆ بە ڕۆژەی و ئاوای ئەوانە باشن بۆ ساردی کە بە ساردی بەکارێنین. ئێستا کە ئەڵەی زەیتی گوێزی هەندی و زەیتە خۆماڵیەکە باشترینە لە گەرمکردنە لە سوورکردنەوە بۆ سوورکردنەوە واتە بۆ سوورکردنەوە تۆ ویست دەگەر خو بۆ چێشتێک یان بۆ سوورکردنەوە ڕۆنی خۆماڵی بەکاربێن خست باشتر ڕۆنی خۆماڵی کە پێوتین یانەوە تا مەسەلەن بۆ نمونە زەیتی گوێزی هندی بەکاربێنە ئەگەر نەبوو مەسەلەن زەیتی با بڵێن زەیتی زەیتون بەکاربێنە ئەگەر نەبوو زەیتی ئەڤۆکادۆ بەکاربێنە ئەوەی کە لە شاشەکەی ئەگەر نەبوو هەر نەبوو ئەو جا دەست بەرە بۆ چی دەست بەرە بۆ زەیتی با بڵێن گوڵۆ بە ڕۆژە گوڵۆ بە ڕۆژەشە بن بە دوو بەشەوە زۆوانەی وا ڕیفاین کراون ڕیفاین وەکو وتم ئەوەی وا فلتەر کراون کە بە گەرمی و فلتەر کراونەوە خودی خۆی مشکیلەی تایە خودی خۆی مشکلەی تایە وەخت زەیتێکی زەیتونمان زەیتێکی گوڵۆ بە ڕۆژمان هەیسە لە بازاڕە ئەمانە بە ساردی دەرکراون ئەوە باشترە بەڵام یەک خاڵێکی تر هەیە بێ ئەمێ باسی کەمەوە ئێستا بەم شێوازەیە تەرتیبەکە بەم شێوازەی کاردکتۆر وازح بوو تەرتیبەکە بەڵێ تەرتیبەکە وازح بوو بەس ئەو خاڵی کە فەرمووت ئەتەوێ باسی بکەیتەوە ئەویش ئەوەیە خاڵێکی تر هەیە گرنگە عادەتەن زەیتێک بە ساردی ئەگەر بە ساردی تۆ دەرت هێنابێ مەسەلەن بۆ نمونە زەیتی زەیتون زەیتی زەیتونی سارد بە ساردی من پرۆسەی هێنا دەرمێنابێ یا زەیتی گوڵۆ بە ڕۆژەیە سە لە بازار هەیە کۆمەڵی کۆمپانیای خۆماڵیش هەیە لە ناو دەستیان خۆش بێ شتێکی باشەکەن زەیتی گوڵۆ بە ڕۆژیان بە ساردی بهێناوە ئینتاج کردووە یەک کێشە هەیە لێرەیە زەیتی بە ساردی خاڵێکەیە پێوترێ سمۆک پۆینت واتە ئەو کاتەی کە ئەسووتێ ینی تۆ زەیتێکە خەیتە سەر ئاگر چ کاتێک ئەسووتێ ئەو ڕۆنە ئەو زەیتانەی کە بە ساردی دەرهێنراوە سمۆک پۆینتیان واتە زوو ئەسووتێن نزمە سمۆک پۆینتیان نزمە وەختێک کە سمۆک پۆینت دروست بوو واتە ڕۆنەکە دەسەکا بە چی وا دەسەکا بە ئەکسەدە دووشی ئەکسەدە ئەبێ باشە کە ئەکسەدە بە مشکلە دروستە بێ باشە کە ئەکسەدە مادەم سمۆک پۆینتی نزمە کەمتر ئەکسەدە بێ و کەمتر مادە زیان بەخشەکان دروستە بزەبت ئەو زەیتانەی کە ڕیفاین کراون سمۆک پۆینتیان بەرزە یعنی زەیتی گوڵۆ بە ڕۆژەیە کە ڕیفاین کراوە ئاوتم بەو شێوازە بەڵام مشکلەکە چییە؟ مشکلەکە خودی خۆی بە پرۆسەیەکی زۆر خراپە ڕۆیشتووە ئەوە کێشەکەی بۆیە ئێمە ناچارین بگەڕێنەوە بۆ دووشت بۆی بگەڕێنەوە بۆ زەیتە تێرەکان بۆ سوورکردنەوە و چێشلێنان باشە وەکو ڕۆنی خست وەکو ڕۆنی خست ڕۆنی خۆماڵی و ڕۆنی زێتی گوێزی هندی یانەوە تا ئەگەر یان زەیتی زەیتون باشە یا زەیتی بۆ نمونە وەکوتم ئەو زەیتەکانی ترکە لە دوایە دێ زەیتی گوڵۆ بە ڕۆژەوەوان ئەگەر هەر نەبوو کەواتە کاک دوکتۆر زۆر بە جوانی ڕوونت کردەوە دەست خۆش بێ بۆ بەکارهێنانی بە شێوەیەکی سارد بۆ بەکارهێنانی بە شێوەی گەرم بە ئامادەکردنی چێژ یا بۆ سوورکردنەوە پشت بەچی ببەستین ڕیزبەندیەکان چۆنە بۆ هەریەکەیان کامە باشترە ئەگەر دەست نەکە و کام بەڵام لێرەدا یەک خاڵێکی تریش هەیە زۆر مەترسیدارە لە مەوزوعی ڕۆن و زەیتایە ئەویش هەدرەجەکردنی ڕۆنەکەی یا هەدرەجەکردنی زەیتەکەیە یعنی ئەم خواردنە فاسفودانەکە ئێستا دروستە بێ عادەتەن ئەمانەی کە فاسفودە یان لە بازاڕە مەسەڵەن خواردنێک دروست دەکەنەوە ڕۆنێ بەکارهێنن بۆ سوورکردنەوە دیسانەوە دوایی ڕۆنەکار بە هەمان ڕۆن بەکارهێنەوە بۆ سوورکردنەوەی ئەمە مشکلەی دروستە بێ کێشەیەکی تا دروستە پێ پێوتری هەدرەجەی تیا دروستە بێ هەدرەجە شێوازی زەیتەکە شێوازی زەیتەکە گەردی زەیتەکە ئەگۆڕێ بۆندی زەیتەکە ئەگۆڕێ چی لێکات بۆندەکەی ئەگۆڕدرێ بە پێی توێژینەوە زانستیەکان ئەگەر تۆ لە 2% لە ڕۆژێکە زیایکەی لە تەواوی ئەو زەیتە هەدرەجانە 23% مەترسیەکانی نەخۆشەکانی دڵزیادەبی بۆیە ئاگادار بین
لە مۆزۆعی گەرمکردنەوەیەکی زۆر دیسان گەرمکردنەوەی زەیتەکان بۆ بەکارهێنانی بۆ خواردن دیسانە. ئەویش خاڵێکی زۆر گرنگ بۆ وتم بەوەی زۆر باشە کاکتۆر دەست خۆش بێ. هەستەکەم ئەوەی کە ئێستا زۆر لای هاوڵاتی گرنگە بۆ بە پرسیار لای بینەرانی بەرنامەکە ئەوەیە کە باش کاکتۆر باسی لەوە کرد زەیتەکان ئەگەر تەمان ڕێزبەندیت کرد بە شێوازێک چاکە ئەگەر چیمان دەستکە و ئەگەر ئەوە دەستنەکە و چی دیکە دوایەوە بەکاربین بەڵام بەگشتی منوا لێت حاڵی بووم و بە دڵنیا بینەرانی ژەمە تێگەشتون کە زەیتەکان ئەگەر بە شێوی سارد ئامادەکرابن باشترە وەک لەوەی تاوەکو پلەیەکی زۆر گەرم کرابن بە گەرمی ئامادەکرابن چونکە ئەو کاتە ئەڵدیهای زیاتر دروستەکە و سمۆک پۆینتیان بەرزە زۆر باش. منی هاوڵاتی ئەڕۆمە سۆپەرمارکێت ئەڕۆمە شوێنێک زەیت ئەکڕم چۆن بزانم ئەم زەیتە کە ڕسمی گوڵە بە ڕۆژەی لەسرە ئەم زەیتە کە ڕسمی گەرمەشامی لەسرە کە ڕسمی گوێزی هندی و چی لەسرە چۆن بزانم ئەم زەیتە بە شێوی سارد ئامادەکراوە و باشەکە یاخود بە شێوەی گەرم ئامادەکراوە. قسەیەکی زۆر تەواوە ئەبێت لەسەر لەیبڵەکە نووسرابێ کاکتۆر عادەتەن لەیبڵی ئەو زەیتە کە ئەبێ لەسەر لەیبڵەکە نووسرابێ ئەمە بە چی پرۆسەیەک دروست کراوە پرۆسەی گەرمەیان پرۆسەی ساردە ئاتەن تۆ سەیری کە بزانم ئەڵێن ئێکسترا ڤێرجن ئۆیل کاوتری ئێکسترا ڤێرجن ئۆلایڤ ئۆیل یانەواتە بە سێوازێکی سارد ئەم هینە دروست بووە و زەیتی گوڵۆ بە ڕۆژەیش هەندێک جار ئێستا بە پێی ڕێنمایە تازەکانی با بڵین خۆراکیەکانی دروستکردنی خۆراکی لە هەموو وڵاتەکان نابێ هیکسەینی تێکن نابێ هێکسین بڕاتە ناو ئەم پێکاتەوە کە دروستیەکەن و ئەبێ بنووسێ ئەم زەیتەیە بە چ شێوازێک دروست کراوە لەسەر هینەکەی. کاکتۆر بەبێ ئەوەی ناوی هیچ شوێنێ بهێنین کەمە تەنها مەبەستمان لە باسکردنی زانستی بابەتەکەیە هەندێک کۆمپانیای خۆماڵی ئێستا لە کوردستان کە لێرە بۆ نمونە لە سلێمانی و دەوروبەری زەیت بەرهەم ئەهێنن واتە ئەقلیمینین لە ئێران یا لە تورکیا بۆمان بێت ئەوەندەی ئاگاداربی بەبێ ناوهێنان ئەمانە شوی سارد بەرهەمی ئەهێنن بەڵێ ئەوەی من پێی هینی خۆیان بە پێی ڕیکلامن نەڕۆشتمەتە سەر هیچ زەیتێکی چینێک لەو شێوازە بەڵام بە پێی هینی خۆیان و دیعایی خۆیان و بەکارچکە ئەوەی کە خۆیان پێشکەشیەکەن بڵێ بەکارهێنن بە شێوازی سرد بەکارێنە بەڵام یەک خاڵێک ئەگەر بێت و زەیتی گوڵۆ بە ڕۆژەکە ئەگەر ئەبێ لە سەری نووسرابێ ئۆرگانیک ئاند بابڕین ئەم وشەیان نووسرابێنە قورسە بۆین بەڵام نووسرابێ ئۆرگانیک لەگەڵ ئەکسپیلێر پرۆسیت ئەمەی تیان نووسرابێ لە زەیتەکەیە معنای وایە ئەم زەیتی گوڵۆ بە ڕۆژەیە باش. زۆر باشە کاکتۆر بەردەوامە بین لە باسەکەمان پاش ناوبڕێکی کورد خۆشەویستان ناوبڕێکی کورد وەرئەگرین و گەڕێنەوە لاتە. پیاوەکەم لە بەیانیەوە زۆر خاتون ناویشانی ماڵتان بڵێ هەر ئێستا تیمێکی تەندروستی بەخشین دەگاتە ماڵتان. تیمەکانی فریاکەوتنی تەندروستی نەخۆشخانەی بەخشین 24 کاتژمێر لە حاڵەتی ئامادەباشیدان بۆ ئەوەی لە کەمترین کاتدا بگەنە لاتان و چارەسەری تەندروستیتان بۆ بکەن. تیمەکانی فریاکەوتنی تەندروستی نەخۆشخانەی بەخشین لە پزیشک و پەرستاری بەتوانا و ڕاهێنرا و بۆ حاڵەتە فریاگوزاریەکان پێگاتوون.
ئێمە لە نەخۆشخانەی بەخشین جیاواز لەوانی تر هەم ماڵەکانتان دەکەینە نەخۆشخانە و هەم بەخشین دەکەینە ماڵی خۆتان. زۆر مەمنونی جەنابتان موسپاسی نەخۆشخانەی بەخشینی شەکەم. هاوڵاتیانی عەزیز، بۆ هەر حاڵەتێکی نەخوازراوی تەندروستی یان چارەسەرکردنی نەخۆشەکانتان لە ماڵەوە پەیوەندی بکەن بە تیمەکانی فریاکەوتنی تەندروستی نەخۆشخانەی بەخشین. بەڵێ خۆشەویستان، بەردەوامی لەگەڵتان لە بەرنامەی تەندروستی لەگەڵ بەڕێز دکتۆر محەممەد جەباری، پزیشکی پسپۆڕی کلینیکی خۆراکی و مامۆستای کۆلێژی پزیشکی بۆ باسکردنی ڕۆن و زەیتەکان، بزانین کامە باشە کامە خراپەوە لە بەکارهێنانی لەگەڵ خواردنەکانە لە چ کاتێکتا و بە چ شێوازێک باشترین زەیت یا ڕۆن هەڵبژێرین. کاک دکتۆر، باسمان لە باش و خراپیەکان کرد تا ڕادەیەک بە وردی ڕوونت کردەوە، بەڵام وەک پرسیارێکی دیکە بۆ ئەوی هاوڵاتیان ئاگادار بن زیاتر ئێمە دەزانین کە خواردنی زەیتەکان و ڕۆنەکان بەگشتی پەیوەندیکە ڕاستەوخۆی بە تەندروستیمانەوە هەیە. وەک جەنابشت ئاماژەت پێدا هەندێک کات بۆ نمونە هەندێک مادەی زیان بەخش دروستەکە و هەندێک کات وا بێ هەندێکیان بڕی دیاری کراو نەبێت چونکە گرفتمان بۆ دروستەکە. بەڵام زیاتر کام کەسانە کام گروپە خەڵکە ئاگایان لە بەکارهێنانی زەیتەکان بێت. واتە لەوانەیە من وەک گەنجێک کە سپاس بەخوا هیچ نەخۆشیەکەم نییە فەرق بکەم لەگەڵ کەسێکی دیکە کە دکتۆر محەممەد بە گرنگیترەوە ئامۆژگاری ئەکات ئاگای لە بەکارهێنانی باشترین زەیت بێ لە خواردنەکانیە. پرسیارێکی زۆر بەڕاستی گرنگە. ئەتوانین پۆلیانان کەین بە چەند بەشێکەوە. یەکێک لەوانەی کە زۆر گرنگن ئاگاداری چەوریەکە باڵێن ڕۆنەکان و زەیتەکان بنەوانەی کە نەخۆشی دڵیان هەیە. ئەوانەی کە نەخۆشی دڵیان هەیە چ عادەتەن ینی معڕەزن بۆی تووشی خوا نەخواستە جەڵدەی دڵ بن لە هەر کاتێکە. وا من ئەم بەیانی هەر لە بەرنامەیەکی ترا باسی ئەوم کرد، ینی لە ڕۆژێکا کاک دکتۆر لە هەموو لە هەموو چلسانەیەکێک بە نەخۆشەکانی دڵ و دەمارەکانی دڵ بابڵین ئەمرێ. فبۆیە ئەو کەسانەی کە نەخۆشی دڵی هەیە نەخۆشی چەوریەکانی خوێنی هەیە زۆر ئەبێ ئاگاداری مەوزوعی بابەتی بەکارهێنانی زەیتی و بەس بەم شێوازە بەس ئەوەنە بەم شێوازە بەکاری بێنێ بە ئەگەر لە ماوەیەکی زۆر باشە سەیرەکەی چەوریە زیان بەخشەکانی هەمووی دابزن سوود بەخشەکانی هەمووی بەرزە بنەوە. ئەو سوود بەخشانە کاک دکتۆر کە مەسەرەن بۆ نمونە ئەگەر تۆ HDL بەرزکەیتەوە HDL بەسەوە نییە مەسەلەن بڵێ بەرزیکەیتەوە تەوا سوودێکی زۆر باشی هەیە، یعنی دژە ئیلتیهابە HDL کە بەرزە بێتەوە واتە هەوکردن لە شاکەمە بێتەوە. ئەمەش ڕۆڵێکی باشی هەیە. گروپێکی کە لەو گروپانەی کە زۆر گرنگە ئاگاداری خۆیان بنەوانی وانە خۆشی شەکریان هەیە. ئەوانی وانە خۆشی شەکریان هەیە عادەتەن لە سەتا بڵێم 65 بۆ 70 لە سەتی ئەوانەی وانە خۆشی شەکریان هەیە کێشیان هەیە لەگەڵ بەرزبوونی چەوریەکانی خوێنێ. گرفتەکان ئەو کاتە زیاترە بێ زیاتر مەترسی نەخۆشی دڵیشان لەسەرە. بزەبات یەک خودی خۆی مەترسی نەخۆشیەکانی دڵ بڵێن شەکرێ و لەگەڵی شایە چەوری. بە بۆیە ئەم کەسانەی کە نەخۆشی شەکریان هەیە ئەبێ زۆر ئاگداری بەکارهێنانی زەیت و ڕۆنەکان بۆ چێشکردن و هەروەها بەساردی بەکاری بێنن. بەڕاستی گروپی تر هەیە ئەوانەی وا خودی ئەوانەی وا هەوکردنیان هەیە لە لەشە ئەوانەی وا هەوکردنیان هەیە مەسەلەن نەفەری هەیە مەسەلەن ڕۆماتیزمی هەیە لەشی بین ئەوانەی وا ئەوانە ئەبێ زۆر ئاگاداری بەکارهێنانی ڕۆن و زەیتەکان لە هەمویان گرنگتر لە هەمویان گرنگتر ئەوانەی وا شێرپەنجیانی ئەوە زۆر گرنگن. ئەوانە ئەبێ زۆر ینی زۆر بە زیرەکانە چەوریەکانیان بۆ هەڵبژێردری ڕۆنەکان و زەیتەکانیان بۆ هەبوورە ڕۆنەکان و زەیتەکانیان بۆ هەڵبژێری لە چی ڕۆنێک بەکاربێنێ بۆ چێشک چی زەیتێک بەکاربێنێ بەڕاستی بێ زیرەکانە بی لەگەڵەمەیە و چەندێک چەوری بەکات بخوا
و چەند لە ڕۆژێکا چەندێ گۆشت لە هەفتەیەکا چەندێ گۆشت بخوات چکە گۆشتی چەوریتیایە و چەوری سەرچاوەیەکی چەوریکی تێریتیایە بۆیە بێ ئەوانەی وا شێرپەنجەیان تێ بەڕاستی ئاگاداری ئەوانش بن کە نەخۆشییان. زۆر باشە کاک دکتۆر ئەگەر من ویسم هەر لەو گروپە کەسانی کە باست کرد ئەوانەی ئایا هەڵبژاردننی باشترین زەیت ڕۆڵی هەیە لە پرۆسی کێشدا وەزاندنیا زیادبوونی کێش یاخود ئەو کەسانی قەڵەون بە هەمان شێوە جەنابەت کە ڕۆژانە لە کلینیکی خۆت نەخۆش ئەبینی و ڕێنمایی خۆراکیانەکەی بۆ نمونە نەخۆشی جیاواز دێتەلات بۆ ڕێکخستنی سیستەمی خۆراکی ئەوانەی کە بە مەبەستی کێشدا وەزاندنیانە لای جەنابەت ڕێنمایی هەڵبژاردننی زەیتیان بۆدانی بەڵێ بە دڵنیاییەوە ئەوانەی شێکێک لە گروپەکانن ئەوانەی کە دێنە لای ئێمە بە مەبەستی دابەزاندنی کێش ئەوانەی کە دێن بەلای ئێمە بەڕاستی ڕێنمایەک خواردنە خۆراکیەکانیە بۆ مثلن دایکێکی دووجانە ئەوانەی زۆر سوودە سفادەی لێکەن چ شەوریەک بەکاربێن وەچێنیوانەی ئەوانەی وەکوتت بۆ کێش دابەزین دێن بەلای ئەمە زۆر گرنگە بزانن لە چ چەوریەکە و کامەیان باشە و کامەیان خراپە بەکاری بێنن وەکووتم چەوری لە لەشایە ڕۆڵێکی باشەیە بۆ هۆرمۆنەکان مۆزۆعی قەڵەوی خۆت زانی مۆزۆعێکی تێکچوونی هۆرمۆنەکانە لە لەشایە بۆیە زۆر گرنگە لەوە و لەوان گرنگتر لەوان گروپێکی تر هەیە زۆر گرنگن حەزەکە ماماژە بەوە بم کاکتۆر مناڵ زۆر پێویستی بە چەوریە مناڵ زۆر پێویستی بە چەوری ئێستا زۆرەها چەنەها جار دێ بۆ لای ئێمە مناڵ کە مشکلەی چەوریان نەخواردنی خواردنی چەوریان هەیە بەڕاستی یان بەکارهێنانی خۆن سیرەکەی بەڵام چەوریەکە خۆن بەس چی چەوریەک مەسەڵەن جبسێکە خۆن جبسێکەکەن بەو پرۆسەیە مەسەڵەن بەکاری هێنرا و چەوریان گەرمکردنی بەسەر بڵسەبەت بەو شێوازێ ڕەنگە زیاتریش بەڕاستی ئەمە ئەم گروپانن کە ئەبێ زۆر بە زیرەکانە لەگەڵیانە هەڵسوکەوتکەی بەڕاستی زۆر باشە کاک دکتۆر ئەگەر ئیجازە بدەی هەندێک لە کۆمنتەکان ئەخوێنینەوە ئەوەی کە بۆ بەرنامەکەمان هاتووە بۆ بە هیوایی وەڵام بدرێتەوە هەرچەندە بەشێکی زۆر لەو کۆمنتانی کە هاتبوو جەنابەت لە شیکردنەوەکان وەڵامت دانەوە بۆیە بەداوی لە بردنەوە ئەوانە ناخوێنمەوە یەکێک کاک سەڵاح سالار ئەڵێ پرسیاری دووگیش لە میوانەکەتان بکەن بزان ئایا زیانی هەیە یا زۆر کەمە چکە قسەیەکی زۆر ئەکرێ دەوترێ چەوری دووگ سوود بەخشە نەوەک زیان بەخش چەوری دووک سەرچاوەی چتین با بڵێن تێرە دەوڵەمەندە بە چەورە تێرەکان وەکو چۆن نەبیدایەتەوە باسم کرد چەورە تێرەکان وەکو خۆی ئەگەر بخورێ هەر کۆلیسترۆل بەرزەکاتەوە لە خوێنە بەڵام ئەگەر بە مامناوەند بیخورێت بە مامناوەند بخورێت گرفتی نییە بەڵام زیاخواردنی دووک بەڕاستی بە پێی هەموو توێژینەوەکان هیند بەرزەکاتەوە کۆلیسترۆل بەرزەکات کاتە دووگیش لەوانەیە وەک هەندێک چەوری دیکە زیان بەخش نەبێ بەڵام سنووردار کراون مەجالیتیانە سنووردار کراوە زۆر باشە کاک دکتۆر سەردار فەتاح ئەڵێ زەیتی زەیتون و زەیتی گەنمەشامی فەرقیان چییە و کامیان باشە بازاڕیەکەی ئەوەی کە لە بازاڕدا بەردەستە و خەڵک دڵنیایەوە زەیتی زەیتونەکەی بە گەرمیەکەی بێ بە ساردەکەی بێ زەیتی زەیتون هەر زەیتی لە ڕیزبەندەکە هەر زەیتی زەیتون باشترارەوە زۆر باشە ئاراس شێخ عارف دووبارە ئەڵێ پرسیاری نۆکەکەی لێ بکە ئایان لە نۆکدا چەوری هەیە یاخود نا دیارە دوم جارێتی ئەو پرسیارەکە جەنابەت وەڵامت دایەوە هەندێک هەوڵاتێکی دیکە پرسی ئەڵێ زەیتێک لە وڵاتی ئێرانەوە بە قاچاق دێت هەرێمەوە ئایا هەمان سیفاتی ڕۆنی تورکی هەبێت جا نازانم وەڵامدانەوەی پرسیارە زانستیە ئەڵێ ئەو زەیتانەی کە لە ئێرانەوە دێن ئایا بەقەدەر ڕۆنە تورکیەکان باشن بەقەدەر زەیتە تورکیەکان کە لەوانەیە ئەمە بە یەک وەڵام ئەبێ کوالتەکەی بزانی ئەبێ کوالتەکە کاک دکتۆر بۆی بزانی لە هەموو دنیا زەیتی خراپێ لە هەموو دنیا لە پێشکەوتە لە دنیای پێشکەوتووە زەیتی خراپەیە لە لای خۆشمان بەو شێوازە هەیە بەڵام تۆ توانی خۆت هەڵی بژێری بەڕاستی و ئەبێ سنووردار کرێەوە بێ کۆنتترۆل کرێ بەڕاستی حتا ڕادەیەک نە بەو شێوازە بێ بەڵام لە هەموو دنیای پێشکەوتەکانی شارە و جۆرە زەیتانە هەیە کە هەندێکیانە سەرچاوی خراپ زۆر باشە کاک دکتۆر کاتی بەرنامەکەمان زۆر نەماوە ئەگەر بە کورتی لە دوو خولەکە کۆنکلوژن دەرئەنجامی کورتکراوەی بەرنامەکەمان بە هەوڵاتیان بخەیتە ڕوو دەستە خۆش بێ خوا پوختەی بابەتەکە ئەگەر
پوختەی بابەتەکە لە چەند خاڵی یەکەم ئەگەر ویستت وەکوتم ئەڵدیهایت کەم بکەیتەوە لە کەمادەیەکی زیان بەخشە زەیتی زەیتون بەکاربێنە بە ساردی باشە و بۆ چێشتی شەر زەیتی زەیتون بۆ چێشت ڕۆنی خۆماڵی یان گوێزل هندی ئەگەر باش ئەوانە منم بە ئەڵێم تەندروستترینن دوای ئەوە نەبوو زەیتی زەیتون دوای ئەوە نەبوو زەیتەکانی کە باڵێن ئەڤۆکادۆ دوای ئەوە زەیتەکانی کە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووهەم ئاگدای هەمان ڕۆن دوو جار بەکاری مێنەوە بۆ چێشتەکە باشە کە بەکاری هێنا بەکاری مێنەوە بۆ جاری ڕۆن یەکجار بسووتێنە بەڵێ بەکاری بنە یەکجار بۆ زەیتەکان بۆ چێشت خاڵێکی زۆر گرنگ کەم ینی بە کەمی بەکاری بێنی یعنی محاولە بکەین ئێمە ڕۆن و زەید کەم بخینە ناو خواردنەوە چکە کە زۆرت بەکارهێنا یعنی ئەگەر خواردنێک زۆر چەور بوو بەڕاستی دوای زیانی هەیە لە ئاستی خۆت هین زیابوو زیانی هەیە بەڕاستی بۆیە بێ مامناوەند بین لە بەکارهێنانی لە خواردنی زەیتەکان و ڕۆنەکان بۆ چارەسەر بۆ مانووسێ زیاد لە حە دەبێتە ژەهر تووشی ژەرایی بوونمانەکە بەڵێ بە دڵنیایی بەڵێ بە دڵنیایی بۆیە بێ کەم ڕێژەی خواردنی زەیت لە لای هاوڵاتی کەم بێتەوە بەڕاستی ئەو خواردنانەی کە زۆر بەڕاستی کە ئەکرێت زۆر چەورن بۆیە بێت تۆزێ کەمتر بەکاری بێن خاڵێکی تر چۆن زەیتەکان بە تایبەت زەیتەکان لەگەڵ ڕۆنا با بڵین چۆن لە ماڵەوە هەڵیگرین ئەوەش زۆر گرنگە یەکەمیان پلەی گەرمی زۆر گرنگە باشە نابێت لە شوێنێکی زۆر گەرم بێ باشە پێ ئەمە زۆر گرنگە خاڵی دووهەم نابێت سەلاجە گونجاوە باشترە طبعا ئەگەر لە ناو سەلاجێ بەس خۆت زانین سەلاجە بچووکە بەڵام ئەگەر لە ناو سەلاجە بێ باشترە خاڵێکی تر ڕووناکیە ڕووناکی نابێت لە هین بە لە شوێنێکا داینێ بێت تاریک بێ زەیتەکان چکە ڕووناکی لێیە تووشی ئەکسەدا ئەبن ئەمانە مەشاکلی بەسەرا بێت تووشی ئەکسەدابی ئەم ڕۆنەیە بۆیە زۆر گرنگە ڕووناکی لێنەیە لەوەش مهمتر کە ئەوەیە سەرقەباغی با بڵین کە زەیتەکە و بەکارهێنا بۆ چێشت تون سەرقەباغی بەبووی هەوا لێی نێ بۆیە چکە هەوا لێ زەیتەکە گەر هەوای لێی با تووشی ئەکسەدا بێت کاکتۆری بۆیە سەرنراوە بێت سەرنراوە داپۆشراو بێت داپۆشراوێکی باشیش ینی کە بەکارهێنا و دیسانەوە بەتونی ینی دای بپۆشی و هەر زەیتێک ئەگەر بینیت کراوە مەسەلەن سوپەرمارکێتەی کڕی کەزانیت کراوە و ئەگەری کراوە بوونەوەی هەیە نیکڕێ باشتر ئەبێ کەپس بێ وەکو بە دڵنیاییەوە وەکو بەرواری تاریخی بەسەرچوونیش ئەبێ تاریخی بەسەرچوونی شەبێ دابنرێ بە تاریخی بەسەرچوونیش عادەتەن تقریبا بە پێی جۆری زەیتەکە ئەگۆڕدرێ باشە عادەتەن لە نێوان ساڵێکەوە بۆ ساڵ و نیوێکە عادەتەن بەو شێوازێ زۆر باش کاکتۆر یەک کۆمنتیش هاتوو حەزەکەم وەڵامی ئەوش بیتەوە ئەڵێ بۆ منداڵیش بە هەمان شێوەی گەورە ئەو ڕێنمایانە بۆ لە بەکارهێنانی بۆ چێشکردن یاخود بۆ بە شێوەی سارد بەکارهێنانی زەیت هەمان ڕێنماییە هەمان ڕێنماییە زۆر باشە بەڕێز دکتۆر محەممەد جەباری پزیشکی پسپۆڕی کلینیکی خۆراکی زۆر سپاس بۆ ئامادەبوونت سپاس دەکەم زۆر سپاسانەکەم خۆشەویستان بەرنامەی تەندروستی ئەم جارەمان کۆتایی پێات تا بەرنمەیەکی دیکە خواتان لەگەڵ تەندروست بن